ڕێز و سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدان و هەڵوێ هاتمەوە خزمەتیەوەی خۆشەویست لە بەرنامەی ئەم جارەشدا وەگەمیشە چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنەوە. بابەتی ئەم جارەش یەکەم بابەتمان بە ناونیشانی پێگەی حیزبە کوردیەکان لە داهاتی ڕۆژهەڵاتی کوردستاندا کەم بابەتە لەلایەن ئەنوەر بازگرەوە ئامادەکراوە. لە شۆڕش و خۆپیشاندانەکانی ڕیفۆرمیستەکان لە ناو جەرگەی دڵی دەوڵەت شۆڕشی ژینا و دروشمەکانی ژنژیان ئازادی هێندەی نەمابوو دەسەڵات بڕۆخێنێ. شۆڕشی نان و لە دەستانی بەهای دراوی ئێرانی لە کۆتایی 2025 و سەرەتای 2026 زاینیدا هەموو ئەوانە پێمان دەڵێن ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان لە بەردەم ئاڵۆگۆڕ و گۆڕانکاریدان کە چانسی کوردیش هەنگاوێکی تر دەبەنە پێشەوە. ئەگەر چی ئەمریکا زۆرتر دەخاڵت دەکات بەڵام گەر ئێران بێوێت وەڵامی خەڵک و داخوازیەکان بداتەوە ئەوە باشترە لە داهاتوودا ڕۆژهەڵاتی کوردستان وەکو سێهەم ئەزمموی کوردی خۆی دەردەخات لە ناو سیستەمی سیاسی نوێی جیهان و قەیرانەکانی خۆرهەڵاتی ناوەڕاستدا ئەگەر ئێران چارەسەری قەیرانەکانی نەکات کەوا بکات باشترە وەک چۆن ئەزمموی باشووری کوردستان لەژێر کاریگەری جەنگی کەندا و ڕووخانی دیواری بەرلین و هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێت دەرکەوت لە ساڵانی 1970 زاینی بۆ 1990 زاینی ئەزمموی ڕۆژئاوای کوردستان دەرەنجامی ڕووداوەکانی بەهاری عەرەبی ساڵی 2011 خۆی دەرخست. سێهەم ئەزممون لە ڕێگادا ئەزمموی ڕۆژهەڵاتی کوردستانە کە بێتە خاوەنی حکومەت و پەرلەمانی دیفاکتۆی خۆی وەکو دەرئەنجامی دەرهاویشتەی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر. ئەم ئەزممونە ڕەنگە لە زۆر فۆرمدا جیاوازتر بێت و هاوشێوەی باشوور نەبێت، لە فۆرمی بەڕێوەبردننیش هاوشێوەی تاگلایانی هەسەدەن نەبێت. واقعیت ئەوەیە کە دوو هێزی سەرەکی وەکو دیفاکتۆ کۆمەڵە و دیموکرات دەسەڵات دەگرنە دەست بەهۆی ڕەگ و ڕیشەی سیاسیەن و مێژووی و کۆمەڵایەتی و وەکو دوو هێزی شۆڕژگەڕیش. خاوەن شەهید و تێکۆشان دیارە کە بڵێن خەتی سێمیش هەیە کە پەژاکە دەورە و نەخشی لە هەندێ ناوچە هەیە و کە بێسەر ئێشەش نابێت بۆ هەنگاوەکانی ئەم ئەزمونە. دەبێ هەموو هێزەکان و بە تایبەتی کۆمەڵە و دیموکرات نەخشە ڕێگا و ژووری ئۆپراسیۆن نەخشە سازی سازماندەهی بەڕێوەبردننی کاتی ڕێکەوتنێکی نهێنی یان عەلەنی واژۆ بکەن کە ئیدارەی کوردستانی کاتی بدەن و دەست بە بڵێن بۆ چەک نەبن و بیرۆکەی حیزبی حاکم ئەکسێت وەقلێت لە مشکی خۆیان دەربکەن. قسەی سەرەکی ئەوەیە ئایا ڕۆژهەڵاتی کوردستانی ئازادکرا و جیا لەو دوو هێزە سەرەکیە ڕاستەوە خۆ دەکەوێتە ژێرهیمەنە هەژمون و دەستێوەردان و دەخاڵەتی سێ هێزی زەبەلاحی کوردستان کە لە هەموو ڕووداوەکانی باشوور ڕۆژاوە باکوور بێگومان ڕۆژهەڵاتیش دەور و نەقشیان دەبێت هەوڵ دەدەن ڕنگ و بۆن جێپەنجەی ئەوانی بەسەرەوە بێت. ڕەنگە بەشێکیش بن لە ئەجەندا سازی و نەخشە ڕێگا و سازماندەهی ئەوانیش و ئەو سێ هێزە پارتی دیموکراتی کوردستان واتە پارتی یەکێتی نیشتیمانی کوردستان واتە یەکێتی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەن کە گەر چاو لە سیناریۆکانی پێشوش بکەین هەر سێ لایەن لە ڕۆژئاوا دەخاڵەتیان بووە بەڵام سەرەتا هەژمونی پەکەکەیان بەسەرەوە زاڵ بوو. بەڵام وا دیاریشە پاش شکستی پرۆسەی ئاشتی باکوور قەیرانەکانی ڕۆژئاوا و هەسەدە هەژمونی یەکێتی و پارتی هەرماوە بەڵام تا ئێستا پەکەکە قسەی یەکەم دەکات لە پرسی کووردە. باکوور بە حکمی سنوور و پەیوەندی پارتی و تورکیا و پەکەکە تا دێت پاشەکشە دەکات و ڕەنگە دوای پرسی ئاشتی ئەو هەژمون و ئۆتۆریتەشی نەمێنێت. ئەگەرچی پارتی ناتوانێت لە باکوور ئەڵتەرناتیڤ بێت بەڵام بێکاریگەری نییە و دەور و نەقشی خۆی هەیە لە باشووریش ڕوونە شەڕی هەژمونی یەکێتی و پارتی هەیە و پەکەکە لەم بەشەدا بێسەر ئێشە و بێکاریگەر نییە و هەژمونی خۆی هەیە. ئەوەی دەمێنێتەوە ڕۆژهەڵاتە کە هەر سێ هێزەکە و پێگە و نەفوزیان هەیە بەڵام بە پێی خوێندنەوەکان وا دیارەکە پارتی و بارزانانی لە کاریگەری و هەژمون و نفوزیان لە پێش یەکێتی و پەکەکەون بە دەلیلی گۆڕینی پەیوەندی مێژینەی خراپ و خوێناوی ساڵانی 60ەکان و 80ەکان بڵێن نێوان پارتی کۆمەڵە و دیموکرات و بۆ هاوکاری و دۆستایەتی و سڕینەوەی ئاسەواری ڕابرد و سفرکردنەوەی کێشەکان و داگۆکی لە هێزەکانی ڕۆژهەڵات بە تایبەتی حدکا و کۆمەڵەی شۆڕژگەر کۆمەڵەی زەحمەتکێشان سازمانی خەپات پاک جیالەوانە کەوتنەژێر کاریگەری کوردانی ڕۆژهەڵات بە گوتاری ناسیۆنالیستی پارتی هەرچی پەکەکەیە باڵی سیاسی و سەربازی کۆدار پەژاک کە ئاپۆچین و لەژێر مانیفێست و ئۆتۆریتەی ئۆجەلان و ئاپۆیزم و پەکەکەدان و خودی پەکەکەش بەڕێوەی دەبات و هەمان فۆرم و دیسیپلین و گوتار و گەریلا
بەو شێوازە بەرهەمیان هێناوە هەژمونی خۆی لە ناوچەکانی ئیلام و کرماشان دەخالت دەکات و لە شیمال و جنوبی کوردستانیش بێکاریگەر نییە. هەرچی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ناسراوە بەهێزی پشتیوانی ڕۆژهەڵات لە ڕابردوو شەهیدی داوە باشترین دۆستی کۆمەڵ و دیموکرات لە ڕابردوو تاڵەبانی باوک بووە. تەنانەت لە مەراسمەکانیاندا وتاری دۆستانە و ئاگرینی بۆ داون لە تیرۆرکردنی شەرەفکەندی و دکتۆر جەعفەر شەفیعی هیچ کاتسڵی لە پەیوەندی لەگەڵ عەلیزادە عەبدوڵڵا حەیاکی و دکتۆر قاسملۆ موحتەدی ئەلی خانزادە نەکردووە. دۆستی سەمیمیان بووە، واتە مامجەلال. بەڵام پاش مەرگی تاڵەبانی کێروی ئەم پشتیوانی دۆستایەتیە بەرەو خوار هات، وردە وردە سارد و سڕ بووە. کۆمەڵ و دیموکرات ئەو دوو مێژوەیان بە ئاسان بۆ هەزم نەکراوە و لە دڵیان گران کەوت. بۆیە لە دۆستی دوێنێ خۆیان نیگەران و لەگەڵ نەیاری ڕابردووشیان ئەمڕۆ دۆست و پشتیوانن، کەواتە بەم لێکدانەوەیە لە باشترین حاڵدا ڕەنگە هەژمون و دەوری نەخشی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەزموونی داهاتی ڕۆژهەڵاتدا گەر پێش پەکەکەش بکەوێت، بەڵام دەکەوێتە دوای پارتی دیموکراتی کوردستان وەکو هێزی یەکەم. ئەمریکا بەتەمای چییە لە ئێران؟ ئەمە ناونیشانی بابەتێکە لەلایەن ڕزگار عومەرەوە ئامادەکراوە. ئەمریکا هیچ قوربانیەکی خەڵکی کوردستان و ئێرانی لا گرنگ نییە. بەڵام ئەمە بەم مەعنایە نییە کە نایەوێ ئەگەرەکانی کەوتنی ڕژێم ڕۆڵی تیا ببینێ نەک بە خاتری ئەمانجەکانی ئەم شۆڕشە، بەڵکو بۆ ئەوەی لە ئێستا و نەخشەی داهاتووی ئێران بەو جۆرە دابتاشێت کە بەرژەوەندیەکانی خۆی و ئیسرائیل تیایدا پارێزراو بێت. استراتیژی ئەمریکا و دوو ڕەهەندی هەیە. ڕەهەندێک بۆ ناوخۆی ئێران، ڕەهەندێک بۆ سیاسەتی نێودەوڵەتی. بۆ ئەمریکا و هاوپەیمانەکانی گرنگە کە دوای ڕوخانی ڕژیم ئێرانێک نەمێنێکە سەنگی لە نێو هاوکێشە جیهانیەکان هەبێت چەشنی پاشکۆی یان حەوشەی پشتەوەی زلهێزێک وەکو ڕووسیا. هەروەها ئەو ئێرانە نابێ خاوەنی هیچ جۆرە موشەکێک بێت چەشنی ئەو موشەکانی کە گرتنیە ئیسرائیل. ئەگەر جۆرێک لە موشەک و چەکی قورس بهێڵنەوە بەدەستی سوپای تازەی دوای ڕوخانی ڕژێم بۆ سەرکوتی ناوە دەبێت، واتە ڕەهەندی دووەم کە خواستی ئەمریکای لەسەر. ڕژێمێک دەبێ گوێڕایەڵی ئەمریکا بێت. چەند ئەمریکا لەم خواستە سەر دەکەوێ پەیوەستە بەو میکانیزمەی ڕژیمی پێ دەڕوخێنێ. لە شارەکانی ئێران کوردستانی لێ دەربچێ سەرڕای بزوتنەوەیەکی جەماوەری بەهێزی دژە حکوومەتی ئاینی و بوونی ڤێرژنێکی سنووردار لە سیکۆلاریزم، بەڵام پان ئێرانیزمێکی بەهێزیش هەیە کە ڕیشەی هەیە. کوڕیشا دەیەوێ سواری شەپۆلی ئەم پان ئێرانیزمە بێت، ئامادەشە کاغەزی سپی بۆ ئەمریکا وەژۆ بکات. سیناریۆیەکی محتەمەڵ ئەوەیە کە بەشێک لە سوپا و بەشێک لە دام و دەستگاکانی حکومەت بە ئیتلاعاتیشەوە چەشنی بەیعەتی ساواک بۆ خومینی بەیعەت بدەنەوە بە حکومەتێک ئەگەر کوڕیشایان کەسانی لە بابەتی پان ئێرانیزمی وەکو ئەو دایبڕێژن. چونکە ئەمریکا ئەو هەڵەی لە عێراق کردی لە ساڵی 2023 زایانیدا لە ڕوخانی ڕژێمی سەدام، هەڵوەشانەوەی سوپای عێراق و مخابرات لە ئێران دووبارەی ناکاتەوە. خەڵکی کوردستان نە ئاین وەکو ئایدۆلۆژیایەکی سیاسی نە پان ئێرانیزم لە ناویاندا ڕیشەی هەیە. هەموو ئەو هێزانەی خۆیان بۆ جێگرتنەوەی ڕژێمی ئیسلامی ئامادە کردووە جیاوازیەکانی کوردستان بە فەرمی ناناسن، بە تایبەتی مافی دیاریکردنی چارەنووس. لێرەدا پلاتفۆرمی سیاسی و حیزبی سەرکەوتوو بە چاوپۆشین لە ئایدۆلۆژیەکەی چارەکردنی ئەو نیازە خۆڕسکەی دۆخی کوردستان و خەڵکەکەیەتی. گرەی شۆڕشی 1970 زاینیش دزین و فرۆشتنەوەی شۆڕشەکە بوو. ئەوەی ئێستا لە 2026 زاینیدا ڕوودەدات ئەوەیە کە هەردوو بژاردە چاوەڕوانی ئاکامی ئەو بزوتنەوەیە کە بۆ ڕوخانی جمهوری ئیسلامی دەستی پێ کردووە. دەشێ ئەم بزوتنەوەیە بە هەر نوقسانەیەک بێت ڕژێم بڕوخێنێ و نەهێڵی دەستکەوتەکەی لێ بدزرێ. دەشێ قوربانیەکی زۆر بدات و ڕژیمیشی بڵێن ڕژیمیش بڕوخێ و شۆڕشەکەشی لێ بدەزن. ئەگەر ئەمە ڕووبدات بۆ 50 ساڵی تریش هەمان دۆزاق دروست نابێتەوە. سەرمایەداری، ڕیکلام و ژنان. سیستەمی ئابووری سەرمایە سالاری بەرهەمهێنانی کاڵایە. بەرهەمهێنان و فرۆش و دواتریش ئەوە بەکارهێنانی کاڵایە کە کەڵەکە بوونی سەرمایی بۆ بەرهەمهێنانی زیاتر لێ دەکەوێتەوە. هەر کام لەو ئەڵقانەی ئەو زنجیرەیە نەبێت
ئەو سیستەمە ئابوووریە تووشی کەند و کۆسە بدێت. لەم ڕوانگەیەوە ڕیکلام کە ڕۆڵێکی گرنگی لە پەرەپێدانی کللتوری بەکارهێنان و مەسرەفدا هەیە بۆ کامڵکردنی ئەو زنجیرەیە خاوەن گرنگیەکی بنەڕەتیە. ئەمڕۆکە بۆتە باو لە ڕیکلامەکان زانیاریەک لە بابەت کاڵاکان دەست ناکەوێت و بە پێچەوانەوە پڕوپاگەندەی بازرگانی لە هەوڵی وێنەگەریدایە. لەو هەوڵەدا بۆ وێنەگەری جەستەی ژن چ بەگشتی و چ بە شێوەیەکی تایبەتی بۆ هەڵخراندنی خەڵکو و بۆ بەکارهێنانی کاڵایەک دێتە ناو هاوکێشەکە. جیا لە هەر شتێکی تری ئەو دیاردەیە یەکێک لە ئەنجامەکانی ئەو کارە بریتە لە بەدەستەوەدانی وێنەگەلێکی ناڕاستەقینە لە ژنان. ئەوە ڕاستە کە ژنانی لە چەشنی ناو ڕیکلامەکان لە هیچ شوێنێک بەدی ناکەیت بە پێچەوانەوە بە گواستنەوەی بیرۆکەی نائەمنی و ناتەواوی لە ژنان و بەرەبەرە لە پیاواندا. پەیامی سەرەکی ئەو ڕیکلامانە بریتە لەوەی ئەگەر کاڵاکانی ئێمە بەکار بهێنن ئەوە کەم و کوڕیەکانتان نامێنێت. لێرەدایەکە هێوای درۆینا دەخۆڵقێنرێت. لە نزیک بەگشت ڕیکلامەکاندا ئاماژە بەوە دەکرێت کە ژن پیاوی یان ژن و پیاوی گونجاو خاوەن چ تایبەتمەندیەکن. ئەوە دەبێ بەهێز بێت، دەوڵەمەند، وەرزشکار و بڕوا بەخۆ بێت. لە بابەت ژنانیشەوە پەیامەکان گرەیەکی هاو بەشیان هەیە. ژن دەبێ جوان بێت. هەڵبەت دەبێ بوترێ کە ڕیکلام سەرچاوی دەستپێکی ئەو تێڕوانی نەشنیە، بەڵام ئەوەی کردوێتی و دەیکات هاوکات لەگەڵ جنسیەتگرایی ئەو وێنە تایبەتەی لە جوانی دوورە دەستتر کردوێتەوە. یەکێک لە ئەنجامە جدیەکانی پڕۆپاگەندە بریتە لەوەی ئەو وێنە جوان و تایبەتە جەزمی تر بووەتەوە و بەکردەوە کامەکانی بۆتە ئازار و عەزابی ژنان و لە هەندێک کاتدا مەرگی ئەوانیشی لێکەوتوێتەوە. ئەم وێنە تاک و تەواوە لە جوانی ژنان وێنەگەری ژنێکی گەن قەت باریک چاوشین و ددان بەفرین و خۆش ئەندامە کە هیچ چین و چروکێک بە ڕوخساریەوە بەدی ناکرێت. ڕەنگە مرۆڤی وا کەم بەدی بکرێت. ئەو وێنەگەرەکان ئارایشگاکان و ئەو کەسانەی کە ڕوتوشکاری وێنەکان و ئەو کەسانەی جوانکاری پلاستیکی دەکەن خوڵقێنەری ئەو وێنانن. وەهمێکە کە هونەرمەندانی جۆرا و جۆر چێ دەکەن. ئەرکێ و جۆرە هونەرمەندانەش نەهێشتنی کەم و کوڕیەکانە بەسەر وێنەکانەوە. زۆربەی کاتەکان وێنەکان مۆنتاژ کراون و هەر بەشیان لە مۆدێلێک وەرگیراون. ئەو چەشنە وێنە و ڕیکلامانە ژنانە بەڵێن ژنان هان دەدات کە لە جیهانی واقعدا وێنە دەستکاری نەکراوەکانی خۆیان بخەنە پاڵ ئەو چەشنە مۆدێلانە. هەر بۆیە یەکێکیش لەو خاڵانەی دەبێ ئاماژەی پێ بکرێت ڕۆڵی ئەم چەشنە ڕیکلامانەیە لە تمەی دەرونی و نەمانی باوەڕ بەخۆبوون. هەڵبەت ئەو باوەڕ بەخۆبوونە وێرانکراوە وا بڕیارە بە خەرجکردنی پارە و بەکارهێنانی بەرهەمی شەریکەکان بگەڕێنرێتەوە. هەڵبەت بڕیاریش نییە ئەو بەڵێنە واستا نابێتەتی، چونکە ئەگەر کو هاتەدی ئەوە فرۆشی بەرهەمەکان تووشی هەوراز دێن. بۆ وێنە چاو لەو ئامارانە بکەین. لە ئەمریکا بە شێوەی مامناوەن ژنان ساڵانە 33 ملیارد دلار بۆ کەمکردنەوەی کێش، 7 ملیارد دلار بۆ کەلوپەلی ئارایشی و 300 ملیۆن دلاریش خەرجی جوانکاری پلاسیکی دەکەن. ئامانجی سەرەکی پڕۆپاگەندەکان لە هەر دەورەیەک بە دەستەوەدانی وێنەیەکی تایبەت لە ژنان تایبەتمەندی ئەو وێنەیەش بریتە لەوەی لەگەڵ ئەوەی کە زۆرینەی ڕەهای ژنان لە واقعدا هەن جیاواز بێت. هەرچی جیاوازی نێوان وێنە ڕاستەقینەکەی ژنان و ئەو وێنانە زیاتر بێت لە بەرژەوەندی پڕۆپاگەندەکەدایە. دیوێکی تری وێنەگەری پەیوەندی بە ڕۆڵی کۆمەڵایەتی ژنان هەیە. لە زۆربەی ڕیکلامەکان ژنان وێڕای بەشداری ڕوو لە گەشەیان لە بازاڕی کاردا، هەروە خەریکی ئاشپەزی، خاوێنکردنەوەی ناوماڵ، منداڵداری و نیگەرانی سڕینەوەی پەڵەیەک بەسەر ڕوخساریان و لەکەیەک بەسەر کراسی هاوسەر و قاپ و کەوشەکەکانەوەن. واتە وێڕای ئەنجامدانی گشت ئەو کارانە لە کۆتاییدا بە بەکارهێنانی بەرهەمی ئارایشی دەتوانن وەکو مۆدێلێکی جوان و هەڵخرێنەر دەرکەون. وێڕای گشت ئەمانەش ڕیکلامەکان ئاوێنەی باڵانوێنی کۆمەلگای پیاو سالارین. هەرچیەک بێت ئامانجی ئەو ڕیکلامانەوەیە ژنان دەتوانن ببن بە هەر شتێک کە پیاوان گەرەکیانە. مرۆڤ بەرەو بە کاڵاکردن یەکەمین هەنگاوە لە هەلومەرجێکدا کە ڕێکە پێدەری تونند و تیژی دژ بە ژنانە. لە کۆمەلگاکانی پێشوودا زۆڵم و زۆری سەرژنان لە بەر بڵاوترین کێشەکانی کۆمەڵایەتیەکان بوو و ئەگەرچی لە کۆمەلگا مۆدرنەکانیشدا وا پێدەچێ بۆ کەمکردنەوەی ئەو چەوسانەوەیە هەنگاو هەڵگیراوە، بەڵام چەوسانەوەی ژنان پەرەی سندووە. ئەوەش لە زاتی سەرمایەداری و
سەرمایە سالاری دایە. بەڵێ بینەران ئەمەش بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی لێکدان و هەڵوێست بوو کە بۆ ئێوەی خۆشەویستم خوێندەوە تاوە کۆمەدەکردنی چەند بابەتێک و خوێندنەوەی لە بەرنامەیەکتر بۆ ئێوەی خۆشەویست هەر شاد بن.